بنای خدای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان سەلام و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ. وەک بەڵێنمان پێدانکە لە بەشی دومی بەرنامە لە خزمەتی مامۆستای پایەبەرز و خۆشەویستمان ڕێزدار مامۆستا مەلا عەبدولباقی هەرتەلی لەگەڵتانە بەردەوام بین. هەر لە مزگەوتی ئازادی ڕانیەوە دەست پێ دەکەین کە مامۆستای بەڕێز 25 دانە ساڵ لێرە خزمەتی کردووە، هەم وەکو پێشنوێژ و هەمیش وەکو وتارخوێن. لە پاڵ ئەوەشە بە بەردەوام کۆمەڵێک فەقێی هەبوون بۆی کە زانستی شەرعی پێدەگوتنەوە. ئەو مامۆستا بەڕێزەمان نزیشتی 60 دانە بڕوانامەی زانستی بە فەقەیان داوە، بە سەدان مامۆستاش لە خزمەتی ئەوە زانستی شەرعیان خوێندووە. جاوی ئەزیز و خۆشەویست لەگەڵمان بن، لەگەڵ ئێوەی ئەزیز و خۆشەویستە دەڕۆینە خزمەتی ئەو قوتابیانە و هەروەها ئەو ڕەفیقانێک کە ڕەفیقی مامۆستا بوون لە سەربردە و پێگە و پلە و پایە زانستی زانای مامۆستا بۆمانە دوێن. لەگەڵمان بن. مامۆستا پێشەوەی تەواوی بکەین ئێستا بۆ نمونە ئەگەر تاریفەشی مۆقعەکەم لەکەی بۆ نمونە شوێنی حوجرەی قوربانەها ئەگەر بچین تەماشای بکەینیانە لە لێرەوە با بێکەوە دەڕۆین فەرموو. بەیەکەوە بڕۆین بۆی ئاساری حوجرەی دیاربی. ئێرە هەمووی سنووری مزگەوت بوو، ها بناغەکەی دیارە، ئەمە بناغی دیواری مزگەوت تا دەچووە ئەو بەردانەی کەماون هەون مامۆستا. بەڵێ ئەم بەردانە ئەمە بناغی دیواری حوجرەیە، بەڵام حوجرەکان لە قاتی دووەم بوون کە لەسەر بانی مزگەوتێ بوو کە دەڵێ حوجرەکان دیارە لە دوان زیاتر بەڵێ دوو حوجرە و هەیوانێکی زۆر گەورەی هەبوو. چونکی لە کاتێکدا ئەو کە مامم لێرە مودەڕیز بووە، مامۆستایەکی تریشە بووە بە ناوی مامۆستا مەلا مەجید، لە یەک کاتدا هەریەکە حوجرەیان هەبووە، ینی فەقێ ئەوەندە زۆر بووە بە دوو کەس سەرپەرشتیان کردوونە، بە دوو کەس جاوە پێش ئەوانیش مەلا فەتحوڵڵای هەرتەلی لێرە تەدریسی کردووە. وەکو ئیمام خەتیب ئەو کات چێ لێرە نەخێر وەکو ئەو چێ بوو دەڵێم ئیمام و خەتیب مامۆستا مەلا محەممەد هەبوو، کوڕی مامۆستا مەلا فەتحوڵڵای. ئەو کە مەلا فەتحوڵڵای لە ساڵی 45 وفات دەکا، یەکسەر ئەو مامۆستای لە شوێنیوی پێشنوێژی و وتارخوێنی دەکا، بەڵام لە ڕووی نوتقەوە زۆر ناتیق نەبوو، بۆیە دەرزگوتنەوەی بۆ نەدەکرا، بەس تەنها ئیشوکاری ئەوەی دەکردی مزگەوت و تەڵقیندان و جەماعەت و خود بە خوێندنەوە ئەوەندەی عایدیوی وەکو مەلایەتی. بەس بابم مەلا نەبوو وەکو مەلای ڕەسمی مەلای مزگەوتێ بێ، بەس تەنها وەکو مودەڕیس. ئەگەر ناتا لێرە بوو هەمووی خەریکی کەسابەتی خۆی بوو، بە کشت و کاڵەوە خەریک بوو، هەروە مەڕیشمانە بوو، هاوینان دەچوینی کوێستانیش ئێمە. بەردەوامیش دەرسی هەبوو، بەردەوامیش دەرس و فەقێی هەر هەبوو. بەڵێ دوا قۆناغی تەڵەباتی جەنای مامۆستا کە بڕوانامەی زانستی وەرگرت لێرە لە 24/1970 ئەلە مزگەوتە ئیجازەی وەرگرت. ڕۆژی دووشەممە بوو و هەروەها بارانیش بوو، نەکرا حەفتەکەی لەسەربانی بکەن، لە ژووری مزگەوتەوە خەڵک کۆبەوە بۆیان کرد. لە شوێنەکانی ترش خەڵک لە شوێنەکانی ترش خەڵکات بوو. بەڵێ بەڵێ دوا بەدوای بڕوانامەی زانستی مامۆستا هەر لێرە ماوە یان هەر لێرە مایەوە هەتا ساڵی 1976 هەتا 76 لێرە بوو. هەر ئەوها ماوە بۆ کەسابەتی خۆی دەکرد و ئەندامێکی کارای لیژنەی فتوا و قەزای سنووری هێزی بێتواتە بوو لە سەردەمی عەلی شەعبان بارزانی لە هەفتا بڵێ لیژنە دەچوو لێ دادەنیش لەوێ دادەنیش بۆ چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان لەوێ بەردەوام بوو هەتا شۆڕشتێک چوو. دوای ئەوەش لە 76 ئێمە ڕۆیشتین بابم لەبەرەوەی خەریجی 12 بوو، پۆلی 12 هەبوو، لە ساڵی 61 شهادەی 12 وەرگتووە. یەکسەر چوو ئیمتیحانیدا ئەوەی کە شهادەیە با یەکسەر تاعینیانە کرد، بەڵام نەقڵیان کرد بۆ کوێ بۆ منتیقەی ئاکرێ لە گوندی جۆنان. دوو ساڵانیش نزیکەی 2 ساڵان لەوێ مایەوە. ئەو جا دوای ئەوە هاتەوە بێتواتە، ئەو جا لە بێتواتەش 6 ساڵان لەوێ بوو، لەوێش بەردەوام فەقێ هەبوو، ئەو جا لەوێەوە چووە ڕانیە. بەڵێ مامۆستا باسی ئەوم لێ بکە بۆ نمونە ئەو کاتە ماڵی ئێوە لە چێ بڵێ ماڵی مامۆستای ڕەحمەتی لە چێ بوو؟ ماڵی ئەو خانوو سەر ئەو بەردانە ئەو ڕەوەزە زەردانە و بەردانە ئەوە خانووی ئێمە بوو. هەر لێرەش لەدایک بوو لە ساڵی 1936 هەرم نیشم بەخۆم هەر لەو خانووە لەدایک بووم. لە 74 لێرە قومبەلەیەکی لێرەدا مزگەوتی ڕووخاند، خانووەکەی ئێمەش لەو کاتیەوە لایەکی لێ ڕووخاند. بەڵێ مامۆستا دوا بە دوای ئەوەی کە ئێرەی جێهێشت ڕۆیشتە چێ وەکو چ ڕۆیشت لێرە ڕۆیشت چوو تەعینی کرد، گوتی توانای کەسابەتم نەماوە، ئەو جارە دەمەوێ ئەو جارە دانیشم تەعین بم، حکوومەتیش تەعینی کرد. ئەو جا چووە لە بەغدا ئیمتیحانیدا کە ئیمتیحانیدا ناردیان بۆ گوندی جۆنان لە ناو عەشیرەتی زێباری لە قەزای ئاکرێ. 2 ساڵانیش لەوێ مایەوە. دوای ئەوە بەواستە نەقڵ بۆەوە هاتەوە منتیقەی بێتواتە
6 ساڵانیش لە بێتواتەماینەوە تا ساڵی 1970 لەوێ ئیمام خەتیب لەوێش هەر بە هەمان شێوە ئیمام بەس لە بێتواتەی لەو ڕۆژەی کە تەعین بوو بە میهنەی ئیمام و خەتیب بوو تدریسی دەکرد تدریسیش بەردەوام بڵێ یعنی دەتوانێت یعنی ئەوەندەی زەوقی بە تدریس داهات ئەوەندەی زەوق بە ئیمامەتی و خەتابەت نەداهات ڕاستە ینی مامۆستا هەر شوێنێکی کە بۆی چوو بێ ئیلا تدریسی لێ کردووە تدریسی لە هەموو شوێنان تدریسی هەبوو جا قوتابیەکان کەم بیان زۆر بێ جا وەڵاهی بە زۆری دائیمەن لە 6 فەقێ کەمتر نەبوو ئوسلوبی خەتابەی کوو بوو کەسە وڵی شەڕان بێژ لە خەتابەی زۆری لە باقی نەبوو زۆری ڕەوان بێژبی لە ڕووی زمان پاراوی لە ڕووی زانستی شەرعیەوە لە ڕووی تەفسیرەوە لە ڕووی ئەوانەوە زۆر شارەزا و بەس بە کوردی پەتی نەیدەزانی بەو شێوەیە بدوێ کەوەکو ئێستا خەتیبەکانی ئێستا دەدوێن ئەویان نەبوو. باسی مامۆستایەکانی ئەوت کرد کە چێبوون دەکرێت هەندێک ئاماژە بە قوتابیەکانی بکەی ئەوانێک کە زۆر باریزن بە کورتی ئەوەی کە مامۆستا مەلا عەبدوڕەحمان کەمامی ئەو بە لێرە لە کاتی خۆی لەکنەوەی خوێندووە وەکو سوختایەتی کە سوختە بۆ مامۆستا مەلا عەبدوڕەحمان و هەروەها مەلا جەلالی خەیلانی کە ئێستا یاریدەدەی سەرۆکی زانایانە ئەلێرە سویوتی لەکن بابی منی خوێندووە لە ساڵی 1973 و هەروەها مەلای تریشی زۆر لێبوون ئەو مەلا عەلی چەکوان کە ئێستا لە قەڵات زێر ماوە ئەوش بە هەمان شەوە لە ساڵی 58 لێرە تەڵەبەی باوکم بووە. مامۆستا مەلا عەبدوڕەحمانیشی دی هەیە مەلا عەبدوڕەحمانی بنەسڵاوی مەشهورە مەلا عەبدوڕەحمانی مەلا محەممەدی سەرڕەش کانی مازی یان چیوەی بەو ناوانە ناسراوە ئەوش لێرە بە هەمان شەوە لە ساڵی 73 لە هەموو مستعیدەکان باڵاتر بوو کە لێری دەخوێن. مامۆستا باسی ئەوم لەو کە بۆن منەوەکو خەسڵەت تایبەتمەندەکانی جەنابی مامۆستای باوک چۆن باوچێک بوو لەگەڵتانە و نسحەت و ئامۆژگاری وڵی باوکم هەمیشە ئاواتی ئەوە بوو کەوا ئێمە هەرچی ئیشە نەکەین بەس تەنها خەریکی خوێندن بین و هەروەها زۆریشی یارمەتی خەڵکی دەدا بۆ ئەوەی هانیەدان بۆ ئەوەی خەڵک بخوێنێ بە تایبەتی مەلا عەبدوڕەحمانی خوارزای کە لێرە بوو ئەگۆ مەلا عەبدوڕەحمان وەرە شەوانە دەرست پێ ئەڵێم بۆ ئەوەی بەیانی ڕێگەی کاسبیت نەگیرێ بچی کاسبی بکەی کە ئەوشە لێرە پێگەی مەلا عەبدوڕەحمانی شێش بوو لە مجازەکانی وی مامۆستا مەلا عەبدوڵڵای هەرتەلی عینی بە هەمان شێوە لێرە لە 15 ڕۆژی نیوەی ساڵە فەرائیزی شێخ مەعروفی ئەلەو مزگەوتەی پێگوت و هەر هەمووشی لەبەرکرد بە ماوەی 15 ڕۆژ مامۆستا عەبدوڵڵا بڵێ لە ساڵی 74 بوو. مامۆستا حەزەکەم بین ئەوە نزیک بینەوە لە ئەم سەر بەردانە ماڵی بەرەسان ینی مامۆستا ئەو کاتە شوێنەکە ڕێرە و هەر ئەوها بوو کە داتە مزگەوتێ ڕێی زۆر سەخت بوو بەڵێ ئەو کاتی جادە و ڕێگەومان نەبوو هەمووی هەر بە وڵاق بوو یان بەکەر بوو یان بە ئێستر بوو هاتوچوو هەموو ئەوشتانە بوو. باسی علمی زەنای مامۆستای باوکم لێ بکە بە کورتی لەلایەک و وەڕع و تەخوای لە ماڵێ چۆن بوو لەگەڵتانە مامۆستا وەڵڵاهی باوکم پارێزی سەبارەت بۆی کە ئەو عیلمەی کە هەی بوو عامیل بوو لە ڕووی عیلم و زانستەوە بەڕاستی لەو پەڕی ئەوەدا بوو یعنی ئینسانێکی زۆر لێ هاتوو کارا بوو ئەو شتانەی کە خوێن بووی هەر هەمووی لە ئەوەلەوە لەبەر بوو هەتا دەگەیشتە ئەجەمع الجەوامعیش هەر هەمووی لەبەر بوو ئەو مەتنانە هەر شوێنێکی باسی کرد دەیگۆ بڕۆ ئاوا دەڵێ لە فڵانێک دەبیت ئەوە شتانەی هەموو لەبەر بوو دووبارە دەگۆ دەبی ئێوەش وەچی ئێمە من زۆر زاری لە من داوە ئەگەر شتێکم دەرسی پێ گوت بامە دوایە نەمزانی باوە زۆریشی لێداوم ئەتو زۆر لاتخین مامۆستا من هەموو خوێندنەکەم لەکنەوی بووە تەنها ئەوە ئیزهار نەبێ ئیزهارم لای مامۆستا مەلا عەبدوڵڵای نیوەم لەکنەوەی خوێندووە مەلا عەبدوڵڵای هەرتەلی لێرەم لەکنەوی خوێندووە و هەروەها جامیشم تۆزێک لەکن مەلا عەبدوڕەحمانی خوارزای خوێندووە جامی تۆزێ لە ساڵی 1970 چوە حەجێ ئیجازەت لێ وەرگرت مامۆستا ئیجازەم لە بابی وەرگرت لە ساڵی 1998 ئەمن خوێندنم ئەکادیمی هەموو تەواو کرد بوو بەس دوای ئەوەی کە نەم خوێن بێ من لە عیلمەکان بەس علمی ئەوەم نەخوێن علمی کەلامم نەخوێن بۆچی لەبەرەوەی علمی کەلامم ئەوەندە خوێن بوو لە کولی شەریعە ینی حەزم لێ نەبوو لە شەڕعی عەقایدی نەسەفی ئەگەر نادەمزانی بەڵام حەزم لێ نەبوو بیخوێنم بۆی ئەو کتێبم نەخوێن. مامۆستا حەزی دەکرد بێەوە لە زانستی شەرعی یعنی ئاواتی ئەوە بوو کەوا ئێمە بخوێنین. ئەی چۆن بوو بۆن منە هەردوو لە کوڕەکانی وڵی ئەوانی دی حەزیان لە خوێندنێ نەبوو بەڵێ حەزیان لە خوێن بەس بەڕێزتان مەلایەتی ناکەن وڵی جا قوربان گازاندەی بکەنەوەکو مەلایەتی من پیشەی مەلایەتی نییە بەڵام لەو ڕۆژێک کە ئێستاژ الحەمدولillah لەخوا بەزیال بێ دەرسم هەرەیە یعنی 3 ڕۆژ بە فولی دەرسم هەیە ئی ناو جامیعی و ئی دەرەوەی جامیعش دەرسی میراثم هەیە دەرسی ئوسولی فقهم هەیە و هەروەها دەرسی نەحوم هەیە ئەو دەرسانم هەرەیە بەڵام وەکو پیشە ئەمن نەچوویمە مزگەوتێ و حەزیشم بە پیشەی مزگەوتەی نایە هەر بە خۆم حەز لێ با دکتۆر ئیبراهیمیش باز بکەین بەڵێ ئەوش شکر بۆن منە هەم مدیر ئەوقافی شەوەنیە بەڵێ و مەلاشە با بڵێن
چۆن میراتگرێکی ئەو فعلێک کە زانای مامۆستا دەیوێ وانە طبعا دڵمان بۆی خۆشە کە مامۆستایشی وا پایبرس نەوەکانی یا بڵێن کوڕەکانی ڕێچکەی ئەو بگرن خۆشەیانی لەبەر ئەوەی ئەو ڕێچکەی زۆر گەورە و پیرۆزە بەڵام شکر بە ڕێستان وەکو دەڵێن کە الحەمدوللا کە مادام تەدریستان هەیە هەڵگیریانی ئێستا من بخۆشم وامە ئەوەندەی حەزم بە تەدریس بێ لە هەر شوێنی شێبێت زاری وای من بخۆم دەستمەکەنەوە کەسەی کە بڵێ دەرس دەخوێنم بە سیارەی خۆم بەیانیان دەچم دەرسی پێ دەڵێم و دێمەوە ئێستاش حەزم لێ دڵم پێ خۆش دەی بە دەرسەکەی چت لە یادە لە ژیانی مامۆستا وەکەوەی کە نەسیحەت لە ڕەفتاری تو ئێستاکە ڕەنگداتەوە هەمیشە دەیگوت ئاگادار بن بە هیچ شێوەیەک دڵی خەڵکی مێشن بە هیچ شێوەیەک دەرۆزە لە خەڵک نەکەن لەبەر ئەوەی ڕسخ بەستەنها لەسەر خوایە خوا کە ئێمەی دروست کردووە بە هەمان شێوە دەشمان ژێنی و هەروەها لای خوێنش بەرمەدەن قەتیش لەگەڵ خراپەیدا مەبن ئەوە دائیمەن ینی ئامۆژگاریەکانی ئەو بووە و هەروەها دەیگوت هەر کەسێکیش کە ویستی شتێک لای ئێوە بخوێنێ قەدڕەتی مەکەنەوە. هەف مامۆستا تقریبا نزیکی 6 کەزاوی ئیجازەیە یادایە وان ئەوان تدریسی شیوا کردی مامۆستا لە غەیری وێ هەندێ صفاتت علەمات هەبوون عالم بوو صفاتت علەماش لالی هەبوون مرۆڤێکی متەواضع بوو چوو تەکەببر و مەزناتی لالی نەبوو و مرۆڤێکی وەکی گوتی وەفا بوو هەر جیەکی کچوویە تێکەری لێگری هەتا ئەلانیش چونکە وەختێکی لێرەژی 2 ساڵ و تقریبا نزیکی 2 ساڵ و 4-5 هەیڤەکە لێرە یێژی لە vê منتەقێ vê deverê ئەلانیش برادرێ توی علەما و مرۆڤێت وجەهایەت منتەقا هاکرێ ئەلانیش هەر بەحسی وی دکەن و متصل بوو ئیتیسال پێوە هەبوو هەتا وفاتیش کردی نوکەش ئەلان هەردوو کوڕێتویش عالمن و الحەمدولله جێوی بەتاڵ نەبیە و تەدریسێت کەن و یەکیش لوان یعنی لە وەزیفە علمی داهین وجا ئەف نەوعە کەسانە طبعا کوردستان پێ غەنی بوو یە دەوڵەمەند بوو بە علەمانە کوردستان دارالعلم بوو پێشینوکە هەر مزگەفتێکی هەر گوندێکی مزگەفتێک تێدا بوو هەر مزگەفتێکی مەدرسەک تێدا بوو ئەف مەدرسە هەموو علوم خوندن هەموو علوم توێ مەدرسە خوند پشتینگی ئیجازە وەردەگرتەوە وەکو علمی حەدیثە و تەفسیرە و علمی نەحوە و صەرفە و بەلاغەتە و وەضعە و ئاداب و بەحثی مناظرەنە و منطقە و ئەف تشانە هەموو تاتنە خوندن حتا فەلەکیات تاتە خوندن حتا حیساب و جەبر و هەندەسە لە مەدارسێتمە علەمایەتمە و تزانین و پشتینگی ئیجازە وەردەگرتن مامۆستا مەلا عەبدولباقی هێکل وان علەمانە کە شوینە وەکی گوتی ئەثەرە علمیویە دیارە لە منتەقەی لێرە و لە منتەقا پشدەرێ و لێ منتەقێ هەموو حەقیقەت عالمێکی گەلێکی و مامۆستا مەلا عەبدولباقی هەرتەلی صفەتێکی دیکەش لالی هەبوو چونکە مەحبوب بوو لالی هەموو کەسی لالی هەر کەسێکیت کە گەرس بۆ محەبەت تگەل هەبوو وجا چ عالم بۆ چ مەزن بۆ چ کچکە بە تأثیرە خۆ هەبوو لە ئیسلاحت مابینە عالمێدا یعنی مەشاکلت کومەلاتی وەختی خۆێ دیمای لە ڕانیە ئەغلب ئەو شریک بوو کو مەشاکل حەل تگرن و عالمی گوشکی خوددایە و محبوب بوو لالی عالمێ هەر قسەکە کووی کرد بە قسەویە مەسموع بوو لالی علەماشیە مەسموع بوو لالی گەلی کوردستانیشیە مەسموع بوو خاصەتەن لە منتەقەوی ئەڤە طبعا تشتێکی کێمە لە دەرحەقی مامۆستایی هەر هەڤندەیان بژین یا ڕەبی خوددایە هەتوو لڤی مامۆستایە خۆش ببی و یا ڕەبی خوددای تو دەرەجاتێ توی عالی بکەی و بچووک و عیالێویش حفظ بکەی و ئەویش نەشرە علمی وەکی بۆ بخۆ بکەن
تەمەتان فەرقی هەبوو تەمەتان ناوەڵم فرقی له تەمەتان لێک نزیک بوو نزیک بوو ئەوە نیشانی ئەوەیە کەنگۆ زۆر پێکەوە تێکەر بنە لێ هەرکوی بگەشتبانی یەکتری زۆر تێکەر دەبوون لەگەرەمە زۆر غەرە بابسی موسڵی لە مووسێژ نیسکەکتان خوارد نیسکەنەکان فازکەوان ڕۆژێ چوینە لە مووسێ یا بۆ یەک شێخی دراسی شێخ گوتی ئەمە لەگەر مووسی بووی شێخ گوتی میوانی من گوتی ماس محەممەدی ئەمە میوانی هەرز بۆ میوانی ماس محەممەدی ماس محەممەدی گوتی ڕاستە دوات پێ دەرم وە سەی لە بنجێ نانی گوتی ئەوە لە هەولێتی ئەو شێخە ئەو شێخە ناوی شێخ سوورە بوو وإذا تنزل في زني يوم زعل أشتكى اليوم زعل وقتي بلى لا شيء صار زعلوي أشتكى في بيتنا أقر رازي من دسين أقر رازي نبون أو تميواني من بلى ما بس ما تقول والله جارب قلت له كاكا الشيء قلت رازينا أنا قلت رازينا لأني وذا مش في قصة كيف أبو هذاك ماله لا ناوي الشيخ رسول أبو ما يتلاوي أبو ما صعب دمج قلت ما أنا قادش نهينا ودي فرنسي اللي ديم يشي وايكر للترادي من أبو شو يساعد بقى أكره إيه طبعا وشو يقول يا واي أبي قلت ما كاكا و لو كل يقول قلت ناتلو لما فيكم لا بنشي اللي مرسل لنبيسي كابرا سبونيسي هو شيخه الله أمر قراينا وعمل آخري أو ما صعب مسلم أنا أبو كمان من حديني بهذا المامون ما مصا أو صفتاني ما مصا ملا عبد الباقي هرتلي برحمة بي هيبو بون من السخاوات لو كابرياك بيتساوي لسي خالشي نبو عزة النفس هبو كصابتي خوي دكرت سي هبو لو أنا والله بيعوش بعزة بيعوش صابر بو يعني هو نبي وبيسن بس يخويو بزمانو ممارش سيلا هوسلا بيعوتي بو هوسلا ساكي بو هوسلا برادراتي بو بيلي في خول بقر نيزي بتلو كابي ساغو بله كوين بقر ما مستانگو بيكوا مناقشه زانست شرعيه كانت عندك بيكو كدادنش مساله شي فقهي قول بيان زحمت بيا كاتيكا مثلا رفع تعارض عندك بيكوا تاسست شي علمي هبو ما مستاو كاتي ما علمي لا علمي زور صار زابو واستاذ الهمديه لا علمي صار زابو هم علم كان أنا منطقي دري لنحو دري لعذابي زور زيجبو ديزاني معلومات يبو وايا مسألة شي فقهي عاصب وبايات سي ذكرت ما مصا هذا حالي ذكرت حالي ذكرت حالي ذكرت أنا زور أبو مثلا ميراثي بو وشي ملا أنورك أبو غرامبو مثلا شي فرائزي بو حالي كرت قرز فرائزي قرز بو باتشي نبو نعم أو أنا تقريبا دوك عائلة مردون يعتمد إذا مش هم يتكربوا تكربوا عليك مكسرين إلا داجي خير لا شرط رفعت السؤال كذا ملاكي مدرسي مغيبات 5 سنين نيزاني هذا ملاكانت وسين زمان إن الله عنده علم الساعة ونزل الغيث ما في الله الحمد وما تدري نفس ماذا تكسب غدا ها لو ناسب هذا زي ولا كذا بذكر ما أنا ودي هوش كل سؤال أبو أنا فاشل كأتعامل لقيتني خصي واحد ذاك خصي لا مخالبي سوينا بريندات نازايز بيتن خصي بحكمة ذكرت يعني صعبة كان مش شرعان هو ونبي كبيتام بيتن جنابی مامۆستا هەڵسوکەوتی لەگەڵ دەوروبەر و لەگەڵ قوتابیانە هەڵسوکەوتێکی زۆر نایابی هەبوو لە کەم کەسم بینیوە. یەکێک لە هەڵسوکەوتەکانی ئەوە بوو کە ئەوەندە پیاوێکی متەواضع بوو، پیاوێکی خاچی کە جلی مەلایەتی کەم لەبەر ئەکرد
کەسێ بیبینایە نەی ئەزانی ئەمە مەلایە، پیاوێکی بە تەواضع، پیاوێکی بە قەناعەت، پیاوێکی غەمخۆری تەدریس، تەدریسێکی بیڕیا، چەندەها کەسی پێگەیاندووە، هەتا لە جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵای دەرەکۆترین بیستووە، فەرمووی جارێکیان خزمێکیان لەسەر جێگە بوو نزیک بوو وەفات بکە، فەرمووی ئەگەر ئەو پیاوە خزمەمان بمرێ من 3 ڕۆژ دەرسەکانم ئەفەوتێ. یعنی لە کاتی وەفاتی خزمە نزیکەکانی شابیری لەوە ئەکردەوە چەند ڕۆژ بەهۆی تەعزیەوە تەدریسەکەی ئەفەوتێ. ئەوەندە غەمخۆری تەدریس بوو، ئەوەندە غەمخۆری خوێنکارەکانی بوو بۆ ئەوەی دەرسەکانیان نەفەوتێ. لەگەڵ خوێنکارەکانی وەکو ڕەفیقێک مامەڵەی ئەکرد، لەگەڵ هەموو دۆستێکی خۆی بە تەواضوعانە، پیاوێکی کراوە، پیاوێکی سینە فراوان، پیاوێکی دەست و دەمپاک و دڵپاک. جەنابی مامۆستا وەکو بیستوومە هەر لە فەقێتیەوە کە لە هەرتەل لە خزمەت جەنابی مامۆستا مەلا محەممەدی مامی خوێندوویەتی، ئەم پیاوە بەردەوامە لەسەر تەدریسی کردووە، هەتا وەکو وەفاتی کرد ئەم پیاوە زیاتر لە 50 ساڵ تەدریسی کردووە، ئیتر ئەمە بەردەوامە لەسەر تەدریس. تەنانەت من پێم وایە وەفاتی جەنابی مامۆستا عەبدولباقی زەرەدێکی زۆر گەورە بوو بەگشتی بۆ کوردستان، بە تایبەتی بۆ ناوچەی دەڤەری خۆشناوەتی و بیتوێن و پشدەر. کاتێکەوە پیاوە وەفاتی کرد شوێنەکەی بە چۆڵی مایەوە، کەسێتر نییە توانای ئەو پیاوەی هەبێ ئەو پێگە گەورە و پیرۆزە پڕکاتەوانێ. لە ڕاستیە من ئەوەندە ئۆگری ئەو پیاوە ببووم کە ئەمبینی پیاوێکی ئەوەندە گەورە و مخلیص و متەواضع و عالم و زانایە، مردنەکەی شەرەف بوو، مردنی بەسەر بەرزی مرد، بەسەر بەرزی ژیا، تەنازولی نەکرد بۆ هیچ کەسێک، لە پێناوی ژیانی دنیادا ڕازی بوو بە کەم و بەسەر بەرزی. زۆر متەئەسیر بووم کە وەفاتی کرد. دیارە ڕەمەزانی ساڵی 2008 وا ئەزانم 6/9 بوو وەفاتی کرد. ئەم قەسیدەیەم نووسی بۆ وەفاتەکەی، ئەڵێم شارەکەی بیتوێن واکش و ماتە ئەمڕۆ، بێدەنگە بێڕەئیسە مەجلیسی ئەعیانی تۆ، عاشقانی عیلم و زانست واقی ورما تاساوە ئەمڕۆ، دوور لە دەنجی بولبولی خۆشخوانی تۆ، میحراب و منبەرت گەلێ مەحزونە ئەمڕۆ، وەک هەتیوی بێباب مەدرسەی عیرفانی تۆ، حاشیەی عەبادی و شیروانی بێ ئوستادە ئەمڕۆ، دوور لە شەرح و تەعبیر و تەقریراتی تۆ، گوندەکەی هەرتەل بەرجی ماتەمی پۆشی و ئەمڕۆ، چاوبەگریانە مزگەوت و مەدرسەی ڕووخاوی تۆ، گۆمەشن فرمێسکی ئەسرین دەبارێنێ بە یادی بەزمەکەی جارانی تۆ، ماماجی مەحزون و بێنازە ئەمڕۆ، بە یادی دەرس و دەور و نەوجەوانی تۆ، هەورەکەی غەم ڕژاندی بارانی مەینەت بەسەر باغ و باغات و مەدرسەی عیرفانی تۆ، شەشۆیی مەحزون و چاوبەگریانە ئەمڕۆ، بە یادی بزە و خەندەکەی جارانی تۆ. ئەمە بۆ جەنابی مامۆستا عەبدولباقی بە بۆنەی وەفاتەکەیەوە ئەمەم نووسی. لەو فەقیانە بەس بەڕێستان ئەوە بوون کە لە تەمەنی ئەودا بڕوانەتان دابش کرد؟ ئەوەی کە بزانم وەکو ئیجازەی ڕسمی و حەفەلاتی ڕسمی و طبعاً ئێمە حەفلێکی گەورەمان کرد، بەس ئێمە چمان کرد؟ حەفلەکەی ئیجازەکەی هەرچەند لە مزگەوتی مەلا غەفوور من تەدریسم کردبوو، بەس حەفلەمان هێنا مزگەوتی مامۆستا، هێناوان مزگەوتی ئازادی ئێرە، حەفلەکەمان لێرە جێبەجێ کرد. مامۆستایانی هەولێر و سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و سۆران و هەموو منتقەکان حەفلێکی زۆر قەرباڵغ بوو، بەشداریان تێدا کرد. ئەوەی کە بە احتیفال لە ڕسمی گەورانە بێ بەڵێ نەمزانیوە مامۆستای دیکە فەقی دیکە لە تەمەنی مامۆستادا ئیجازایاندا بێ، لەوانەیە لە دوایی چونکە مامۆستا فەقیەکانی گەلک زۆرن لە ئێران، لە تورکیا، لە شوێنی دیکە فەقی زۆر بوون، لەوانەیە بە دڵنیاییەوە فەقی کەشی هەبن ئێستا ئیجازایاندا بێ،
بەس لە تەمەنی مامۆستادا نەمزانی و فەقەی دیکەی هەبوو بە ئیجازەی دابێت. دێنە سەردەمی فقایەتی جەنابتان لە خزمەتی مامۆستای بەڕێزە بەگشتی چەند لە خزمەتی جەنای مامۆستامایەوە بە چەند قۆناغەوە ئەو زانستانی کە لە لات خوێن کامانە بوون؟ من بە کورتی لە خزمەتی مامۆستا لە 1970 من لە چوار قورنا هاتم بۆ ڕانیە بۆ مزگەوتی مەلاغەفور بۆ خزمەتی جنابی مامۆستا لێوێ دەمانەوە لەوێ ماینەوە بەڵێ من ئەو کاتی لە تەصریفی مەلاعەلی بووم کە لە مەنهەجی مەلایەتیدا دیاری کراوە لە تەصریفی مەلاعەلی و دەستم بە خوێندنی کرد لە خزمەتی مامۆستا هەتا گەیشتمە کتابی سیوطی کتابی سیوطی شەرحی ئەلفیە ئیبنی مالیکە ئەوەی کە ئێستا زیاتر شەرحی ئیبن عەقیلی مەشهورە بەڵام سیوطی قورستر و عیباراتی تند و مەلایەنەترن عیباراتەکانی هەتا ئەو کاتە بەڵام دوایی لە 1970 کە پشدەر تەرحیل کرا و ئەمنیش موالیدم داوا کرا بۆ عسکەری حجرەکەمان فەقیەکان هەمویان ڕۆیشتن لێرە هەرێکە و بە جۆرێک مشکلە وەزعی حکوومەتی باسیژ ئەوان زۆر تند بوو وەزع خراپ بوو من بوو بمە موالید و نەمدەتوانی هاتوشۆی ماڵەوە بکەم و سەیتەرە و ئەوانە بە ناچاری ڕۆیشتم ڕانیان بەجێ هێشت چوومە بێتواتە دوای مانگی 4 من هاتمەوە دیسان دووبارە دەستم فەقیەتی کردەوە هاتمەوە خزمەتی مامۆستا لە 94 دیسان دووبارە لە مزگەوتی مەلاغەفور مامۆستا هەر لەوێ بوو لە مزگەوتی مەلاغەفور دەستم بە خوێندن کردەوە لە خزمەتی مامۆستا لە کتابی سیوطی لەکوێ وازم هێنابوو لە خزمەت مامۆستا یەکسەر لەوێ دەستم پێکردەوە بە ماوەیەکی زۆر کەم مامۆستا هەموو مەنهەجەکەی پێتەواو کردن هەموو ڕۆژانە دەمان خوێن لە 94 کە هاتمەوە خزمەتی هەتا 96 مانگی 96 بڵین بە تەحدید لەگەڵ 4 مامۆستای سێ مامۆستای دیکە ڕەفیقم ئیجازەمان لە خزمەتی وەرگرت والحاصل منەوەی کە لە خزمەتی مامۆستام خوێندووە لە مەنهەجی مەلایەتی لە تەصریفی مەلاعەلیەوە هەتا جەمع جامع لە خزمەتی خوێندووە تەصریفی مەلاعەلی پێشتر هەتا تەصریفی مەلاعەلی لە خزمەت مامۆستا مەلا ئەحمەدی سینەمەکەم خوێند بە ڕەحمەت بێ کە لە 4 قورنەی بووین شەهید بوو شەهید کرا خوا عەفوی کە ڕەبی ولا تصريف مەلاعەلیەوە لە خزمەتی مامۆستا مەلا باقیم خوێندووە هەتا جەمع جامعشم تاوا کردەوە تا ئیجازەم وەرگرت مامۆستا بەڕێز نزیکی 3 ساڵ دەکات تقریبا وەکو خوێندنەکە بەڵام مەنهەجەکە هەموو مەنهەجەکەم خوێندە خزمەتی طبعا ئەوەندێک کە لە خزمەتی جەنای مامۆستا بووی دواتریش لەگەڵ یا بەردەوام بووی ئەو بەردامیان بە کورتی پێ بڵێت چۆن بوو من دوای ئەوەی کە ئیجازەم وەرگرت لە مزگەوتی مەلاغەفور هەر لێ بوومەوە مەلا بە ڕسمی بوومەوە مەلا بڵین حجرەشمان هەر بەردەوام بوو الحەمدوللا فەقیەکان هەر بەردەوام بوون ئەمن لەسەر لەگەڵ لە تەواسولی بەردەوامدا بووم لە خزمەتی مامۆستادا لە تەواسولی بەردەوامدا هەتا زۆر جاری وە هەبوو مامۆستا لە دوای دەناردم دەی فەرموو بە بچینە فلان شوێنە یان فلان سەردانە بکەین ئێمە هەندێک حسابات و حاڵەتی تایبەت هەبوو مامۆستاکە زامن ئەوە دەمێ بپرسم مامۆستا لەبەر ئەوم بزانم تا چەند لەگەڵی مایەوە دواتریش ئەو متمانەی بەڕستان کە وەرتان گرت بوو لە خزمەتی جەنای مامۆستا چۆن بوو و سەربەردەی ژیانی جەنای مامۆستا ئەو خاڵانێکەوە مای ئەوەی کە ئێمە باسی بکەین ببێتە مای پەند لەگەڵ ئەوەش حتمما هەڵوێستی هەبوونە یان لە گەشت و سەفەریش حتمما شتانێک ڕوویداوە لە خزمەتی مامۆستا کە ئێمە لێرە بۆمانی باسکەی مای کەڵک بێ ئینشاءڵڵا تەمەن مامۆستا بە ڕەحمەت بێ فەقیەکانی خۆی هەموو زۆر خۆش دەویستن هەر بەگشتی هەر وەکو کوڕ و ئەولادی خۆی سەیر دەکردن بڕوا بکە زۆر جاریەوە لە ئەولادەکانیشی لە پێشتر حساب بۆ دەکردین هەر بەگشتی لەوانەیە لەگەڵ منیش بە حکمیەوەی کە زۆر لە خزمەتی دابووم زۆر لە خزمەتی مابوومەوە تا حدێک ئەوەندەی پێم کراوە بە قسەم دەکرد لە مەسەلەی خوێندن و سعیکردن و ئەو شتانە دڵی زۆر زۆر پێخۆش بوو ئەگەر زانی بای فەقیەیەک سعی دەکا زۆر گوێی لەوەی نەبوو ئەوە خەڵکی کوێیە و چۆنە و حتا لە زۆر شت چاوپۆشی دەکرد زۆر زۆر مەبەستی بوو فەقیەکە سعی بکە شت لەبەر بکە ئەوەی زۆر پێخۆش بوو دوای ئیجازە وەرگرتنیش من تقریبا 3 ساڵ هەر لە حجرە مامەوە ئیژنم نەهێنابوو هەر لە حجرە مامەوە هەروەکو فەقیە بووم لەوێ بەڵێ مەلا بووم ئیجازە وەرگرت و بەسەر فەقیەش بووم لە خزمەت مامۆستا سقەیەکی زیاد لە پێویست لە بینماندا دروست بوو خۆشەویستێکی زیاد چونکە من لە دڵدا مامۆستام زۆر زۆر خۆش دەویست ئەوە لە ئێوژدا ڕەنگیدا بووە بەتاکید بۆیە مامۆستا ئێستاژ من نامەی مامۆستام هەیە کە بە ئیمۆر و ئیمزای خۆی دائیمەن مۆر و ئیمزای لەم نامە شتی دەدا بە بۆشی دەیفەرمە کوێ هەر شوێنێک کوێ لای هەر کەسێک بە ناوی من بنووسە چونمە لای ئەو شوێنە چون کاغەزەکەم لەبەر دەستدانا کردیەوە هیچ لێ نەنووسرابوویەتی ئەوە چییە وتمەڵ هەی ئەوە مامۆستا ئەو کاغەزەی بداوم تی بە خۆت لێ بنووسە چ دەنووسی بنووسە یعنی بەو ئەندازەی مۆری و ئیمزای بۆ لێداوی و بە خۆشی گوتی چ دەنووسی بنووسێتم ئەرێ وەڵڵا مەمیش ئەدەبەن نەمتوانی هیچ شتێک بە ناوی مامۆستای بنووسم بۆیە کاغەزەکەم لێداوی جاگەر
جناب الرئيس واحترامي كغزي مامۆستای ئەوە کاغەزی مامۆستایەوە مامۆستا بەو ئەندازە ینی ئەمە الحەمدوللا لە خزمەتی دابووین زۆر سقەی لەسەر مامود تا حدێکی زۆر هەتا لە لێرە مام حاجینی پاشقۆتەڵێ هەیە لە مەرحەمەدی وفاتی کرد من هەر بە ئەوەش لە لامە بە سەوتی شەر لە لامە ئیمام حاجی کە زۆر دۆستی مامۆستا بوو تا مام حاجینێبی خوافریکا پیاکە قسە خۆش بوو زۆر مامۆستاش زۆر قسە خۆش بوو لەگەڵ ئەو جۆرە کەسانە لە ناوڕانیەدا کۆمەڵە کەسێکە بوون زۆر برادەری مامۆستا بوون لە بە تەمەنەکان مەلا نەبوون هەتا لەوانە خوێندەواریشیان نەبوو بێ بەس زۆر نزیکی مامۆستا بوون مام حاجی نەبی لە چەندین مەجلیس گێڕاویێتەوە هەر بە سەوتی خۆشی لام هەیەکە وتی چوون بۆ لای مامۆستا پێم گوت ئەگەر ئەتۆ مردی ئەتۆ ئەمە هەمومان دەمرین لە دوای تۆ وەکو مەلا بچمەلایکێ ئەبەو تابیرتن دوعاگۆیەکم بۆ دیاریکە لە دوای خۆت کتی مامۆستا فەرمیەتی بڕۆ لای مەلا عەبدوڵای دەرەکۆتری ئەوەی کە من بۆ دەکەم و ئەو وەڵام وەڵحاصل ینی حواڵەوی کرد بوو مامۆستا هەندێک لە تایبەتەکانی زانای مامۆستام لە باسکە لەبەرەوەی ماوەکەمان تقریبان کۆتایی مامۆستا پیاوێک بوو بەڕاستی بڵێین تایبەتمەندیەکانی لەوانەیە تا حدێکی زۆر جیاواز بوون لە خەڵکی لە زۆر مامۆستایی دیکە بە نمونە مامۆستا یەکێک بوو لەو کەسانی زۆر شەیدای تەدریس بوو زۆر شەیدای تەدریس بوو زیاد لە پێویست شەیدای تەدریس بوو بە ئەندازەیەک شەیدای تەدریس بوو دەرزگوتنەوە بوو بە ئەندازەیەک کە مامێکی نەخۆشی هەبوو دەیفەرموو ئەگەر مامم بمرێ ستا بیرم نەما مامەکەی کام بوو دیگە مامم بمرێ 3 ڕۆژ دەرسمان دەچێت دەرسی فەقیهان ناچارم 3 ڕۆژ دەبێ دانیشم ئەوەندە تەدریسی بەلاوەم دڵخۆشکەر بوو نوێژی بەیانی کە دەیکرد دەهاتە مزگەوتی مەلا غەفوور فەقیەکانی مزگەوتی مەلا غەفوور دەرسی بە ئێمە دەگوت دەچۆ مزگەوتی سەید قادر دەرسی بەوانیش دەگوت دەچۆ مزگەوتی نەوڕۆسی دەرسی بەوانیش دەگوت دەهاتەوە بۆ نیوەڕۆ دەهاتەوە مزگەوتی ئازادی پاش عسریش لە مزگەوتێکە خۆی لێرە دەرسی دەگوتەوە معدەل خەریکی تەدریس بوو ئەو هەتا جەنابی مامۆستا چەند ساڵێک مەلایەتی تەواو کرد و بەڵام چۆن دڵی ئیجازەی وەرنەدەگرت هەلە بە حورمەتی جەنابی مامۆستای باوشی بەڕێستان والله هەروەها دیارەوەها قەدەر وەها بوو مەشغوڵ بووە ئیش و کاری کەسابەتی گوندی قەدەر وەها بووە تەخیری وەرگرت تا ساڵی هەفتایەکان هەر ئیجازە وەرگرتنەکەی شەفەوی بوو یانەوەتە مەراسیم کرا و کاتی مامۆستا ئەگەر لە یادت بی مەراسیمەشی وا نەکرا حەزی لێ نەبووە لە قەڵەباڵەکەی شتیوە ڕوودا مامۆستا ئەگەر سیفەتی ئەوت لە یادی بۆ نمونە لە سەخاوەتی لە زەکاوەتی لە وەڕعی لە تەقوای هەموو شتی الحەمدوللا قیمە بوو چ شتێکی ئەوت لە یاددا وەکو ذکرایەتی و یادگاری مامۆستا مەسەلەن موقیفی سەبارەت بە دین یان ئەو تا چەندە دڵسۆز بوو بۆ گەیاندنی ئەو پەیامێک کە پێی بوو وەکو عیلم و شەرعی والله زۆر مەقسوودی بوو کە دەرسەکان بلێتەوە و فەقەی هەبوون دەستی پێ دەگوتن پێش ئەوەی کە ئیزا خوێندن تەواو کات فەقەی هەر هەبوون پاشانیش ئەوە بەردەوام هەر هەیبوو پاشی ئەوەش کە دوای ئیزای وەرگرت و بام لە هەتەل نەما مەدرسەکە لەکەی بەجێما ئەو مەدرسەکەی بەڕێوە برد و دەستی دەگوتەوە مامۆستا ئەو ڕێژەیە کە ئەو ئیجازەی زانستی بەخشێ نزیکی مەسەلەن 6 بڕوانامەی زانستی بەخشیە هاو شێوەی ئەوە هەبووە هیچ لە مامۆستاکانی تری ئەو دەڤەریان دەوروبەریان ئەوەی کە تو لە یادت بگاتە ئەو ڕێژە زۆرێک کە بڕوانامی ببەخشن بخوای زەحمەتە لەوەی نییە پێدوانی ینی 6 بڕوانامە زانستیدان ڕێژەشی زۆرە زۆر بەرێوەڵا زۆرە وانیا لەگەڵ ئەوەشە بەردەوام تەڵەبەشی هەبوون لا بەلا داهاتنیان دەرسەکان تاو نەدەکرا یان بەنیوە سڕی جیان دێش ئەوەی هەر هەبوو بەردەوامی هەر دەستێر هەبوو بەرێ هەتا کە لە هاترێش نەما کەوتە ڕانیەی لەوێش دەرسی هەبوو تەوان بەنەخۆش دەرسی هەر دەگوتەوە بەیانیان پاش نوێژ چۆ مزگەوتێک حوزی فەقیهان پێش خواردنی بەیانی دەستەکانی دەست پێ دەکرد لە هەرتە لێ ئیمام و خەتابەتی هەبوو مامۆستا و نە نەیکرد لێرە لە هەرتە هەر لە ماڵی خۆی بوو ئەگەر شتش زیاتر بدوێ باسی کە ئێمە لە خزمەتی مامۆستا شتێکت مابی خۆشمان دەویست زۆر ئینسانێکی مەحبوب و خۆشەویست بوو قسە خۆش و بەلوتف بوو خوا لەمەش خۆی لەویش خۆش بوو یا ڕەبی ئامین یا ڕەبی خوا دەرزەی عالی کات
لایەنێکی تر لە لایەنەکانی مامۆسا کە ئینسان بێ لەسەری بوەستێت چونکە مامۆسا تەنها علم نییە کە ئەیدا بە فەقێ، هەندێ خەسڵەتی ئەو مامۆسای هەیە ڕاستەوخۆ بەبێ قسەکردن نەقڵ ئەبێ بۆ فەقەکانی. یەکێک لەو شتانەی کە زۆر سیر بوو بەلامەوە مامۆسا زۆر خاکی بوو، زۆر سادە بوو، زۆر متەواضع بوو. بڕوا بکەن کە من یەکەم جار مامۆسام بینی وەمزانی خادمی مزگەوتەکەیە، یعنی هیچ جیاوازێکم نەکرد لە خزمەت کۆمەڵی مامۆسایە بوو، تەنان دەستی مامۆسایەکان ماچ کرد، دەستی جەنابی مامۆسام ماچ نەکرد، نەمزانی ئەو مامۆسایە لە خزمەتیانە. دواتر کە کەوتە دەرزوتنەوە زۆر شەرمم کرد، زۆر لە خۆم بوومەوە لە خزمەت مامۆسایە. جەنابی مامۆسا زانایەکی زۆر گەورە و پایەبەرز، متەواضعێکی زۆر گەورە، خواناسێکی زۆر گەورە. ئەم لایەنی تەربیە و تەسکیە لە مامۆسایە زۆر جوان ڕەنگی دابووەوە کە مامۆسا بە کردەوەکانی سەلماندە بووی کە یەکێکە لەو کەسانەی هیچ مهتەم نییە بەمەی کە ئەگوزارێت تەنها ئەوەی کە لای ئەو گرنگ بوو بریتی بوو لەو عیلم و لەو ئەدا جوانی کە پێشکەشی بکە بە تەڵەبەکانی. دیارە مامۆسا تووڕەیی تیا بوو بەرامبەر بە تەڵەبەکانی، بەتایبەتی ئەگەر شتیان لەبەر نەکردایە، ئەگەر دەرسیان نەخوێندایە، بەڵام لایەنی تەواضوعەکەی وەهای کردبوو شەرم و شکۆیەکی زۆر گەورەی بە مامۆسادا بوو. بڕواکەن هەموو جارێ من ئێستش کە یعنی فکرم ئەچێتەوە ئەو کاتانە ئەتوانم سوێن بخۆم کە یەکێ لە وەلیەکانی خوا لەسەر زەویە مامۆسا باقی هەرتەلی بوو، لەبەرەوەی ئەو شتانەی کە لە خزمەتی مامۆسا بینیومە دەرکم پێ کردووە، هەستم کردو ئەم پیاوە پیاوێکی سادە نییە، پیاوێکە لە ئاستێکی زۆر باڵای زانستی، لە ئاستێکی زۆر باڵای خواناسی تێگەیشتوێکی زۆر گەورە لە حەقیقەتی شەریعەت، فاهیمێکی زۆر گەورە لە دنیا ناسی کە ئەوە زۆر گرنگە ئینسان بەو ئاستە بگاتە ئاست و پلەیەکی ئەوە ئەگەر بیویستایە مامۆسا هەموو دنیا لە بەردەمیە کرابوو، بەڵام لە مستەوایەکی زۆر بەرز و لە ئاستێکی زۆر بەرزە یعنی فکری لە دنیا ئەکردەوە بە زۆر سادە و بچووک سەیری ئەکرد. بۆیە زۆر شتم لە خزمەت جەنابی مامۆسایە بینیوە. بەبیر مەجارێک هەندێک هاوکاری هاتبوو، مامۆسا هاوکاریەکانی تەوزیع ئەکرد، کاتی هاوکاریەکانی تەوزیع کرد حسەیەک وەکو مەلاکانی تر حسەیەکی بۆ خۆی هەڵگرت. مامۆسا مەلا تەها لەوێ بوو کە لەوە چێسە بەبیری بێتەوە کە حسەکانی تەوزیع کرد. کوڕەکەی خۆشی فەقێ بوو، دکتۆر ئیبراهیم ئێستا ئەو فەقێ بوو لەوێ، زۆر هەوڵماندا کە هەرچۆنێ پشکێکی ئەوی شتێ بکەین، ئاخر ئەو وەکو مامۆسا وەرەگە ئەویش وەکو فەقێ. وتی باوکو کوڕێک حسابیان هەیە، بۆ خەڵکی تروان نەبوو، هەیە وا هەبوو کوڕەکەشی و باوکەش وەری ئەگرت، بەڵام مامۆسا قبوڵی نەکرد. حتا مەلا تەها ویستی بە دزیەوە بیدا بە مامۆسا ئیبراهیم جورئەتی ئەوەی نەکرد وەریگرێ، نەئێوێرە لەوە، چونکە مامۆسا زۆر توند بوو، زۆر تووڕە بوو لەو شتانە. لەبەرەوە سیرتەکرد مەسەلەن دنیا لەو کاتەشە مامۆسا زۆر فەقیر بوو لە ڕووی مالیەوە، ینی بەڵام هیچ گرنگ نەبوو دنیا بەلایەوە، گرنگ بەلای ئەوە دەرس و تەدریسێک و جوانێک بوو لەو بابەتە. مامۆسا یەک سیفەتی زۆر جوانی تر حەزەکەم لە خزمەتانە بەیانی کەم، مامۆسا ناوی خەڵکی لەبیر ئەچووە و خەڵکی نەئەناسیەوە. من دوای فترەیە کە چوومەوە خزمەتی ناوی لەبیر چووە، بەس وتی تۆ هەورامیەکەی، وتم بەڵێ هەورامیەکەم هاتوومەتەوە خزمەتە. ئیتر فریاش نەکەوتم، کەمێک لە مزگەوت لە خزمەتی ئەمامەوە دیار بوو وەزعی ئەو کاتێ ڕانی ئەوها بوو، خەریک بوو گەرمەی ئەوە بوو شەڕێک دروست ببێ لە شەڕی براکوژیەوەوانە، مەجبور ڕانیان بەجێهێشت. زۆر کات هەبووە، ینی مامۆسا کەسێک وەکو خۆیان ئایان گێڕایەوە ئەیان فەرموو چەندێک بانگی داوە لێرە لەو مزگەوتە کە چوو بۆ ئەو قاوتیان فڵان کەس بانگبێژی بۆ تۆ ئەکاوتوی نەخێر نایناسم، معاشەکەیان بڕی بوو. دوای هاتبووەوە کابرا ئەی کوڕە مامۆسا بۆ خاتری خوا من چەند ساڵە لەوێ هەی هاوار بانگ بۆ تۆ ئەدەم، ئەی تویان و تۆ بابە تۆ بانگەدەی کوڕێ ئێرە حسابنی ئێرە ئەوقاف حساب لێو بووتە باگی داوە. لەبەرەوە مامۆسا سبحان الله صفەتێکی زۆر گەورەی هەبوو، من هەستم ئەکرد خوای گەورە بۆیە ناوەکانی بیرەباتەوە، بۆی قەت ڕۆژێک لە ڕۆژان ئەم پیاوە غەیبەتێک نەکا، باسی کەسێک نەکا، زمانی بۆ کەسێک نەڕوە. سادەیەکی زۆر گەورەم لە مامۆسا بینی. حارساغا هەبوو لە مەنتیقەی ڕانیە، ئێوارەی خۆڵکی کردین، تا ئێمە ڕۆشتین بەرەو ماڵەکە نوێی سونەتمان کرد و ذیکر و سەلام و کەلامی لە خەڵکە و لەگەڵ حارساغا گەڕێنەوە. مامۆسا لەوێ ئەهاتەوە لە ماڵەکەەوە، هەر لە حەوشەکە بە پەلە نانی خواردو ئەهاتەوە بۆ مزگەوت. وتی بەخوا من ناتوانم لە مەجلیسەکە دانیشتم و کاتەکەشی کەمە فریای نوێژ ناکەمەوە، تا ئێمە چوینە ماڵەکە نان بخۆین. مامۆسا چوو بۆ ناو حەوشەکە بە پەلە نانی خواردبوو گەڕابووە بۆ ناو مزگەوت. طبیعەتێکی زۆر سادە و خاکی و خەڵکی زۆر احترامێکی گەوریان ئەگرت، احترامی فەقیەکانیشیان بەهۆی ئەوە ئەگرت. ئەو زاهیدێک بوو لە زاهیدەکانی سەرزەوی، وەلیەک بوو لە وەلیەکانی سەرزەوی،
داوامان لە ذاتی پاکی پەروەردگار ئەلەم کات و ساتا کە ئێمە گفتوگۆ لەسەری ئەەکەین و باسەکەین هەرچی ڕەحمات و بەرەکاتی ئاسمانە بەسەری دای ببارێنێ گۆڕەکەی پڕ نورکە ئەو کەلیماتە زانستیانەی کەوتوێتەوە هەمووی بکاتە چرایەکی زۆر ڕۆشن بۆ ناو گۆڕی بۆ ڕۆژی هەستانەوەی بەرزی بکاتەوە لە ناو بەهشتا پلەی ئەولیا و کیباری عولەمای ئەم ئومەتەی پێ ببەخشێ. دکتۆر محەممەد شەشۆیی شعرێک بە بۆنەی وەفاتی جەنابی مامۆستا دەنووسێت و لا پرسەکەی دەخوێندرێتەوە کە دەڵێ شارەکەی بتوێن واکش و ماتە ئەمڕۆ بێدەنگە بێ ڕئیسە مەجلیسی ئەعیانی تۆ عاشقانی علم و زانست واقیان وڕماوە ئەمڕۆ دوورن لە دەنجی بولبولی خۆشخوانی تۆ میحراب و مینبەرت گەل ئێ مەحزونە ئەمڕۆ وەک هەتیوی بێ بابە مەدرسەی عیرفانی تۆ حاشەی عەبادی و شیروانی بێ ئوستاذە ئەمڕۆ دوور لە شەرح و تەقریر و تەعبیراتی تۆ گوندەکەی هەرتەل بەرجی ماتەمی پۆشیوە ئەمڕۆ چاو بەگریانە مزگەوت و مەدرسەی ڕووخاوی تۆ گۆمەشین فرمێسک و ئەسری نەبارێنێ بە یادی بەزمەکەی جارانی تۆ وا ڕاچی مەحزون و بێنازە ئەمڕۆ بە یادی دەرس و دەور و نەوجەوانی تۆ هەورەکەی غەم ڕژانی بارانی مەینەت بەسەر باغ و باغات مەزرعەی عیرفانی تۆ هەرچەندە بەرچاو غائبی تۆ نەمردووی و نامری بیتوێنی زیندوو کردەوە مەدرسەی عیرفانی تۆ شەشۆیی مەحزونە چاو بەگریانە ئەمڕۆ بە یادی بزە و خەندەکەی جارانی تۆ بە یادی بزە و خەندەکەی جارانی تۆ. ئەو کاتە باست کردەوە مەسا لە دەوروبەریشان مەدرسەی تر هەبوون کۆنتاک و پەیوەندی هەبوو لە بنی مەدرسانەوە کاتە بەڵێ ئەو کاتی هەبووە مەسەلەمە عادەتەن سێشەم و جمعە ئەو کاتی منهەجی مەوا بووی فەقیاتی دەرسمان نەبوون وەکو بدێ پشوو بوو سێشەم و جمعان چۆن ئێستا جمعە و شەم و بوویتە پشوو لە هەندێک ئەوانە ئێمە عادەتمان وابوو جمعە و برێن سێشەم پشومان بوو لەو کاتێک کە جمعە و سێشەم بوو ئەوە پشوو ئێمە مەدرسەی ئەو گوندە لەگەر ئەو گوندە تەنسیقمان هەبوو لەگەر یەکتر سەردان یەکترمانە کرد ئێمە ئەچوینە مەدرسەی هەرتەل فەقیانی هەرتەل دەهاتنە لای ئێمە ئەمە ئەچوینە چیوە چیوێ داهاتن لای ئێمە سەردانەکان علمی بوون سەردانەکان هەمووی عیلبوون بوون کاتچوین لەوێت تەبعاً وەکو تەبعی فەقیاتی هەندێک قسەی خۆش و سوعبەت و شتفعبەتی فەقیاتی مەشهورە ئەوانە هەبوو بەڵام دوای ئەوەی مناقشاتی دەست پێ کرد مەسەلەن شتمانێکە پرسیەوە ئەو فەقێ ئەیگۆرە تو لە کتێبێک ئەوە لێرە بزانە چۆن معنەیەکەی لەو کتێبەیە تو ئێرە چۆن معناکەی یعنی مناقشات گەلێک زۆر بوو بەحقیقەت یعنی مامۆستا بینە سەرباسی لە ڕووی کۆمەڵاتی جەنەی مامۆستا ئەو خەسڵەتی دیارێنێکە لە مامۆستا هەبوون طبعا مامۆستا لە ڕووی کۆمەڵایەتی سبحان الله تعریف ناکرێ مامۆستا لە ڕووی کۆمەڵایەتی چەندی برێ پیاوەشی قسە خۆش بوو چەندی برێ پیاوەشی تێک هەڵ بوو چەندی برێ پیاوەشی سادە و بەسیت و ئینسانێکی زۆر زۆر ئاسایی بوو و مامۆستاش لەگەر هەموو کەس قسەی هەبوو سوعبەتی هەبوو مەسەن وەکو کەسێک نەبوو برێ دەگەم مەجموعەک پیا و دۆستایەتی بکە لەگەر منداڵ لەگەر گەورە لەگەر ئافراد لەگەر هەموو نەعەکەس مامۆستا تەعاملی زۆر زۆر خۆش بوو و قسەکانی مامۆستاش هەموو قسەی وەکو برێ فۆلکلۆری قسەیە کرد مەسەلەن نە قسەی نەستەق و وشەی وابینتەوە کە ئەو شانە وەکو ئەو سەردەمەی هەموو خەڵک هەی نەگاتن یعنی وشە سادە کوردیەکان چ بوونێ بە زبانی خەڵک قسەیە کرد هەتا مەسەلەن هەرتەلی ئەگەر نازەم جەنابتان ئەزانی گوندێکە عایدی خۆشناوەتیە لە بینی چەند گوندێکە لەو لای بێتواتەیە لەو لای زێوەیە لەو لای گوندی ترا لازەشی خاصی بە خۆیان هەبوو لازەکەشەوە بوو وشەی ما لەناو هەرتەلیا بەکاردێتن مەسەن لای ئێمە ئەرێ ئەو شتە بۆ وانە یان سلێمانێرێن بۆ وانە ئێمە ئارێن لۆ وانە ئەو نارێن بۆ لۆ ئەرێن ماوانە ماواکەی ما ینی وشەی مامۆستا بە هەمان شێوە ئەو وشەی بەکاردەینە وەکو خەڵکەکەی خۆش ینی تابعی خەڵکەکەی بوو بەڵێ ئەو شتانی کە پێویستە باز بکرێ بۆ من نەجناتوان لە خزمەتی جەناب مامۆستا بینیتانە جاچ لە کردداری بێت لە گفتاری لە بەمانی باسکە مامۆستا بە کورتی ئینشاءالله وەڵاهی لە کردار تەبعاً ئەوەی کە ئەما لە خزمەت مامۆستا بووینە بینیمانە وەکو گوتم مامۆستا پیاوێکی چەندی برێ بەعیزەتیش بوو ینی پیاوێک بوو بەحقەت وەکو ئەو سەردەمی تەبعاً ئەو سەردەمی ئاغا هەبوو مەسئول هەبوون خەڵک هەبوو برێن مامۆستا قەت لەو کەسانە نەبوو کە خوا نەخواستە مجاملەی مەسئولێک بکە یان مجاملەی ئاغەیەک یان میرێک بکە لە پێناو شتێک یان مەسەلەن تەنازول یان سازشێک لەسەر بابەتێک بە لە بەخاتری میرێک ئاغەیەک قەت مامۆستا ئەو حاڵت ئەوەی نەبوو ینی هەڵوێستی لەسەر شەرع نەگۆڕ بوو یعنی مەحاڵ بوو ئەگە شتێکی شەرعی لەلا بە هەر هەموو دنیا تەکلیفی لێ بکرد بە حسابی بۆ کەس ناکرد بەست و ئەستی شەرعەکەیە کرد
ودواي وتباشي نبو لما جيسي مسؤولين ويعني لما جيسي بياوي عشايري قورا يعني تملق بكا خانة برجون خوازي مادي نبو لغا كسك أصلا نبو هلو شتانا يسنبو وكو ملايشي رسني حقيقي خاون علمك خوي بيرو كدني علمك وفعليش بفعليش تطبيقي كن ما مستوى أو برنامج بو پێ ساڵ کە لە خزمەتی بووی وچی گوتمان ساڵانێکی زۆرن پێگەی ئاستی خزمەتی جەنای مامۆستا لە ڕووی زانستی معرفیەوە ئەگەر چی تەقیمکردنی قوتایی بۆ مامۆستا بڕێک ڕەوان نییە بەڵام مەبەستمەوەی کۆمەڵێکە شارەزا بوون لەوەی کە لە دڵسۆزی و هەروەها لەو پێگە بەرزی کە هی بوو لە ڕوو زانستیەوە بەڵێ وەڵی مامۆستای بەڕێز ئەوەی کە من بۆم هەبێ قسەی لەسەر بکەم بەنسبەت جەنای مامۆستا ئەوەیە کە مامۆستا بەڕاستی زۆر بێوێ نەبوو لە دڵسۆزی بۆ فەقێ بۆ تەدریس بۆ خوێندن لەگەڵ ئەوەی بە زمان ئەوەی دەرنەدەبڕی بەڵام بە کردار ئەوەی دەکرد یعنی ئاسان نییە کەسێک بۆ نمونە لە تەمەنێکی هەبێت بەیانیان لە ماڵی خۆی هەستێ زوو سێ مزگەوت بکە سێ مزگەوتی لە یەک دوور بۆ تەدریسی یاخود دەرزگوتنەوە بە فەقێکانی بەبێ ئەوەی هیچ بەرامبەرێکی ئەسڵەن یعنی مامۆستا لە بەرامبەر ئەو تەدریسێکی ئێمە لە خزمەتیدا بوون دەرسی پێدەگوتین هیچ بەرامبەرێک هیچ هاوکارێک هیچ شتێک هەمووی فی سەبیلی لابوو تەوان جگە لەوەی مامۆستا دەرخێکی زۆر باشی هەبوو ماشاءالله ینی ئەوەندەی تەدریس کردبوو لەگەڵ ئەو عیلمانە تێکەڵاو بوو زۆربەی مەتنەکانی هەر لەبەر بوو مثلا ئەلفی ابن مالک و تەلخیص المفتاح و زۆری کە لەو مەتنانەی نەحو و صەرف و بەلاغەی ڕێژەکان مامۆستا ئەو مەتنانە ڕێژەکانیان گەلێک زۆرە بەڵێ جا ئەوە خۆی جێی سەر سوڵمانە ینی مامۆستا باوەڕت بێ زۆربەی جار کتێب دەرسەکانی هەر بێ لە بەردەگوتەوە ینی مامۆستا کەمەتنی لێبەر بێ شەرحەکەی ئاسانە ینی ئەو بۆ منە کتێبەکەی لە پێش بوو مامۆستا بەڵام زۆربەی کات ئەو ئێمە دەیگوت بڵێ ینی ئێمە دەمانگوت ئەو دەزانی غەڵەتەکەمان کوێیە ڕاستەکەمان کوێ و بۆ خۆی شەرحی دەکرد ئیدی مامۆستا هەر ئەوەندەی بەس بوو کە تا تەمەنی هەبوو ینی ئەوەندە بەسە بۆکو گەورەی و فەزڵ بۆ جەنای مامۆستا کە ئەو هەموو تەدریسەی کرد و ئەو مامۆستایانیشی زۆر فەقەی زۆر لە ژێر دەستیدا پێگەیشتن باسی وێنەت کرد بۆن منە کە هاو شێوەی نەبووە ئەنێ ئەو خاڵە جەوهرانێکە لە خودی جەنای مامۆستادا هەبوونە دەکرێت پێم بڵێ بۆن منە چمە هەم لە ڕووی پێگەی کۆمەڵاتیشەوە هەم لە ئەو ڕوانیتر کە پێویستە باز بکرێ مامۆستا طبعا هەستەنە من ڕاستەکەی ئەو کاتە لە تەمەندا ینی گسکەترین فەقەی مامۆستای بۆ مەوکاتی بەڵام ئەو شتانەشمان هەندێک هەر لەبیر ماوە مامۆستا جگە لە مەلانە عیلمیەکەی لانی زانستی بەڕاستی کەسایەتیەکی زۆر بەرزیشی هەبوو یەک لەو سفەتانی مامۆستا کە تێیدا بوو مەسەلەی عیزەتی نەفس بوو دەروون بەرزی بوو یعنی لەگەڵەوەی کە مامۆستا ئەمە دەمانزانی دەستی کورد بوو و سەردەمەکە بەگشتی سەردەمی گرانی ئەوانە بوو بەڵام مامۆستا قەت لە پێناوی مادەدا تەنازولی نەکردو ئەوەی کە ئێمە ئاگدارین مامۆستا نەگاگدارین ینی هەموو خەڵک شاهیدە لەسەر ئەوە کە مامۆستا لە دەرگەی هیچ کەسێکی نەداوە نە ئەحزاب نە کار بەدەست نە هیچ شتێک ژیانێکی ئاسایی دەژیە ئەو کە بەڕاستی شتێکی کەم نییە بۆ عالم ئەوە لە سەروی هەموو سیفەتێکە پاشان مامۆستا بەڕاستی لەو خزمەتێک کە دەیکرد قەت چاوەڕێی دەستخۆشی و ئافرین و هیچ شتێک نەبوو تەنها شتەکەی بینی خۆی بوو جگە لەوانە بەڕاستی مامۆستا خاڵێکی دیکە کە تێیدا بوو مەسەلەی ئەوەی کە تا حدێک ینی وەکو شتێکەکە باسیکەین حەزی بە سوعبەت و قسەی خۆش و کرانەوە لەگەڵ فەقێکانی و لەگەڵ خەڵکی دیکە و ینی مامۆستا کەسایەتێک بوو و ئەوەشمان لەبیر نەچێ مامۆستا سەرڕای ئەو مەکانەتە عیلمی کە هەی بوو کەسێکی زۆر متەواضعیش بوو یعنی خۆی دەرنەدەخست هەر جلکێکی ئاسایی لەبەردەکرد ئەگەر کەسێک مامۆستای نەناسی بە قەت نەیدەزانی ئەو مامۆستایە و مەلایە و مدەڕیسێکی وا گەورەیە سەربردەک لە ژیانی جەنای مامۆستاگەر بوون منە هەر لە کاتی دەرزوتنەوە یاخود لە ڕووی کۆمەڵاتیەکە لە یادت بێ وەکو مووقیفێک وەکو هەڵوێستێکی کۆمەڵاتیە شەرعی وڵای مامۆستای وەرز طبعا لە ژیانی فەقاتی و لە خزمەت مامۆستایان دائیمەن ئینسان شت هەردێتە پێش یەک لەو شتانی کە لە بیرمە ئەوە بوو طبعا مامۆستا زۆر پێی ناخۆش بوو ئەگەر فەقێ دەرسەکەی باش لەبەر نەکا یان دائیمەن دەیویست کە کتێبێکی خوێن ئەو کتێبەی دەرخ بێت حیفزیکە لێپرسینەوەی دەکرد مامۆستایان هەر ڕۆژان دەرسەکەی دەکرد لێپرسینەوەی بەردەوامی نەدەکرد مامۆستا بەڵام بۆ نمونە جەنابەت یا من لە کنمان دەخوێند متمانی هەبوو یعنی وای دادەنا کە دەیگوت لەبەریکەن کە ئەنەما لەبەرت کردووە
ئەمن بۆ خۆم یەکێک لەو شتانی کە بەسەرم هات تەبەن ئەو کات هەرچەند تەمەنیشم کەم بوو بەڕاستی تەصریفی مەلعالیم لە خزمەتی دەخوێن یەکەم کتێبم بوو مامۆستا هەروای زانی کە من لەبەرمە یعنی نازانم چۆنی بۆ ڕۆژێک ئاو پرسیارێکی کرد نەمزانی یعنی لەبەرم نەبوو مامۆستا زۆر ناڕەحەت بوو یعنی پێی ناخۆش بوو هەتا قسەیەکی کرد فەرمووی چ بکەم دژمناتی وەرتیانم پێ ناکرێت دەنا یعنی سزایش عقوبەتی ساکەم دەدای تاوان مامۆستا هەر ئەوەندەی فەربوو بەڵام کتێبەکەی لە سەرەتاوە پێگوتمەوە هەموو یعنی من تەصریف مەلعالیم جارێککە لە ئەوەلیەوە دەست پێ کردەوە لە خزمەت مامۆستای خوێندمەوە دووبارە یعنی مامۆستا حەریز بوو لەسەرەوەی ئەو کەسێک کە دەخوێنێ تەنها ئەوە نەبێ بڵێ کتێبەکەم خوێند و لە فلان ڕۆژی دەستم پێ کرد لە فلان ڕۆژەی کۆتاییم پێێنە دەیویست بەڕاستی فێر بێ بەڕاستی بیخوێنێ عیلمەکەی وەربگرێت هەڵسوکەوتی جەنای مامۆستا یان حبی مامۆستا و دۆستایەتی لەگەڵ فەقێکانی چۆن بوو یان دەکرێت پێم بڵێ زیاتر لە فەقێکان کامە زیاتر خۆش دەویست لە بەرچی ینی ئیتیمامی دەدا جیا هەبوو لە بین فەقێکان مامۆستا بە یەک چاو تەماشای هەموو فەقێکانی دەکرد واقعان بەڵام مامۆستا زۆر جار کە بۆمەی باز دەکرد یەک لە فەقێکانی کە بە ناوی مەلا جونەید بووە نازانم نە خەڵکی گوندی نێوێ بۆ نەسەر دۆ بووە ئەو مەلا جونەیدە کە باسی دەکرد زۆر پێی معجیب بوو مەسەلە بۆ نمونە کتابی جامی کە لە علمی نەحوە کە فەلسفەی علمی نەحوە مامۆستا دەیجێراوە دێگو ئەو مەلا جونەیدە هەر لە بیداەتی کە دەڵێ قال المستەنف الكلمة مفرد حتى سەر مەبنی ئەو کتابی هەموو لەبەر بووم ئەو زار دەشیگو لە ژیانی خۆشیدا بە پێوە سەعی نەدەکرد ئەو مەلا جونەیدە دێگو سیفەتی وا بوو تەنها دادەنیشت هەموو کتابەکانیشی لەبەر بوو ینی خۆشویستنی زەنای مامۆستا لەبەرەوە یەک لە قوتابیانەی زیرەک بوو کە زیرەک بوو فەقەی زیرەشی خۆش دەویست فەقەی بە ئەدەب و بە ئەخلاق و بە دینیشی زۆر خۆش دەویست هیواتی وا بوو دێگو من دوشتم لە فەقیان کە دەبن بە مەلا مەبەستە یەکەمیان ئەخلاق دووەمینیان یعنی تەدریسکردن مامۆستا جگە لە ڕووی تعلیمی زانستە شەرعیەکان ئەوەی کە فێری قوتابیەکانی دەکرد زیاتر چی بوون من لە ڕووی کردداریەوە مامۆستا بۆ خۆی هەموو قالبی حکمت و ئەخلاق بوو مەسەلە بۆن منەکەدا دەنیشت هەڵس و کەوتی مامۆستا بەرامبەر بە فەقی وەکو باب و کوڕوا بوو یعنی هەستت پێ نەدەکرد کە ئەوە مامۆستایەکەوە یعنی چۆن ئیسان باب بەرامبەری دڵسۆزە مامۆستا مەلا عەبدولباقی ئەوها بەرامبەر بە فەقیان دڵسۆز بوو خەمی بۆ دەخواردن جێی بۆ دەگرتن فەقەیەکە گەر بێت جێگا بە خەمی دەخوارد دێگۆڵایە و فەقەیە معاولە بکەین لە لای مامۆستا مەلا قازی بێنان مامۆستا مەلا سولێمان یا مامۆستا مەلا محەممەدی نورەدینی کە ئەوانە لێوێ تەدریسیان دەکرد دێگو بتوانین بە هەر وەسیلەیە کە بێ لەوێن دەرێ دای بمەزرێنین یعنی دڵسۆز بوو زۆر دڵسۆز بوو بۆ عیلم بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوە گۆڕی مامۆستای پێ بەرزمان ڕێزدار جەنابی مامۆستا مەلا عەبدولباقی هەرتەلیە ئێرە گۆڕستانی شکارتەیە لە دەڤەری ڕانیە مامۆستای ئەزیز و خۆشەویستمان لە ساڵی 1936 لە هەرتەل لەدایک دەبێت و لە 2008 لە ڕانی وفاتەکات تەرمەکەشی دێنە گۆڕستانی شکارتە ئەو مامۆستا بەڕێزەمان تەمەنی 72 ساڵ بۆ وفاتی کرد تەمەنی پڕبەرەکەتی هەمووی لە میحراب و مزگەوت و حوزرە و مەدرسەی شەرعی سەرف کرد مامۆستا نزیکی 6 دانە قوتابی لە سەردەستی مامۆستای بەڕێز و خۆشەویستمان بڕوانامەی زانستی وەرگرت بە دەیان و سەدان مامۆستاش لە کات و شوێنە جیاجیاکان لە خزمەتی مامۆستای بەڕێز و خۆشەویست زانستی شەرعیان خوێندووە مامۆستای بەڕێزمان پێگەکەی ئەوەندە بەرزە کە ئێمە ڕاستە هاتوین لە ئەو شار و شارۆچکانە لە خزمەتی جەنای مامۆستا دوین بۆی کە هەم لە خزمەتیان خوێندووە یان ڕەفیقی بوون بۆیە
ئەوەندە ئیکتفا دەکەین بۆی کە لە خزمەتی زانای مامۆستا بووین بەو هیواین کە توانی بێتمان حەقێکی کەم بە خزمەتی زانای مامۆستاماندا بێت لەبەرەوەی مامۆستا بۆ خواژیاوە کەسێکیش کە ئەهلی علم و معرفەت بێ خدای گەورە بەرزی کردوتەوە بەڵام ئێمە دەمانەوێت بە سای مامۆستا بتوانین هیچنا لە ڕۆژی دوایی شەفاعەتێکمان بۆ بکە خوا دەفەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات ڕەفعی دەرەجەی ئێمامۆستا بەڕێزا دەخوازین خوای گەورەش لە باشەکانی خوا دەرەجەی زیاتر و زیاتر بەرزکاتەوە سوپاسی ئەزیزانم دەکەم کە وەکو ستافی ڕچەی زانان لەگەڵمان ماندووبوون سوپاسی ئەوەی ئەزیز و خۆشەویستیش دەکەین کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمان دانیشتون لە دوعای خێر بێ بەشمان مەکەن ئەسپاردەی خوداتان ئەەکەم کە سپاردەوە زایە ناکە السلام عليكم ورحمة الله وبركاته